لە ئێستادا من بەشداری ئەم وەرکشۆپەم کردووە کە وەرکشۆپی سێڵە کە ئەم بابەتە زۆر گرنگە بۆ هەر بزنسێک هەر کەسێک هەر تاکیک بکات. بەڵام بۆ کارەکەی من بیرم کردەوە کە جگە لە فرۆشتنی شتێک پێویستیشم بەوەیە کە چۆن تەعامل لەگەڵ ئەو کەسانە بکەم کە سەردانی مختبەرەکەی من دەکەن. لەم وەرکشۆپەدا فێر بووم کە مشتری بەهای گرنگی هەیە لەلای ئێمە. هەر کەسێک کە سەردانی ئێمە ئاکات ئێمە بە بتوانین تەعاملی لەگەڵا بکەین و بە جۆرێک بێت کە جارێک تر بتوانێت سەردانی ئێمە بکات. بەها لەلای ئەو کەسێک کە سەردانی ئێمە ئاکات خاڵی یەکەمە لەلای ئەو، دواتر ئەچێتە سەر نرخ. سوودی ئەم وەرکشۆپە تەنها بۆ ئێستای من نییە، بۆ ئەومە کە لە داهاتوودا بتوانم کۆمەڵێک زانیاری بەکاربێنم بۆ دروستکردنی بزنسێکی بچووکی خۆم یاخود هەر کارێک کە ئەمەوێت بەسەر بەخۆیی ئەنجامی بم. بەدەر لەوەی زانیاریەکانی ئەم وەرکشۆپە لە ئێستادا سوودێکی زۆری لێ دەبینم بۆ کارەکەم، بەڵام من ئەگەر بمەوێت بوارێکی جیاوازتر تاقی بکەمەوە یاخود بزنسێکی شەخسی خۆمم هەبێ ئەوەم زانیاریانە کۆکەم و لە کاتی دروستکردنی بزنسەکەم بەکاریان دەهێنم. گرنگی ئەم وەرکشۆپە لەوەیە بوو کە یارمەتی منەیە کە بزانم وەکو بزنسمانێک کە ئەموانێ ئەڵێتەوە دیتی ئەو لەسەر پەیوەندەکان و سەڵس و بزنس چۆنە. بێگومان و ڕاهێنەرانی کە لەلایەن هیوا فاوندیشنەوە هەڵەبژێرن هەر هەمویان کە پێشینەیان هەیە و ئەزانە چوارێکە ئیشەکەن، ئەوە بۆ کەسێکی وەکو من کە لەبارەی علاقاتە ئیشەکەم زۆر گرنگە بۆ من بزانم کەسی بەرامبەر کە لە شوێنێکی کە کار ئەکات تەڕوانێنی بۆ سەڵس و مارکێتینگ چۆنە. دەیبینین ئەم خولە لەگەڵ هیوا فاوندیشن بۆم دەرکەوت کە هیوا فاوندیشن توانە ناوەند بێبێ بۆی هەموو چین توێژەکان لە هەر تەمەنێ بن توانستی فێربوونیان پەرە پێ بدەن و لێرە فێریشتی تازە ببێت. وەرکشۆپەکە توانێت بە شێوازێکی گشتی بیرکردنەوەی من وەکو فرۆشەر بگۆڕێت و بتوانم کڕیاری هەمیشەیی لەلای خۆم بهێڵمەوە. ئەمانەش بە تەواوەتی لە وەرکشۆپەکە بە هەموو ڕێگەکانی باس کرابوو بۆ وەرکشۆپێکی زۆر تایبەت و گرنگ و کە بتوانین بەشداری تاکەین. خولی وەرکشۆپی لەم شێوازە زۆر گرنگە کە بە بەردەوامی پەرەی پێ بدرێت و لەلایەن هەموو ڕێکخراوەکانەوە جێبەجێ بکرێ لەبەرەوەی لەم شێوازە وەرکشۆپانە کە بە تایبەتی لەسەر مارکێتین و لەسەر توانای فرۆشتن و فرۆشیاری کارامە و ئەو بابەتانەیە بە هیچ شێوازی لە خوێندنگە و لە زانکۆکانە گرنگی پێنەدراوە بۆ پێویستە کە بە بەردەوامی خولی لەم شێوازە بکرێتەوە بۆ ئەوەی ئەو کەسانێکە خاوەن بزنسی خۆیانن بتوانن قەناعەتیان بەرامبەر بکڕیارەکانیان بگۆڕێت. بۆ ئەوەی کە شارەزاییەکی باش پیاکەم لە بیزنس ئۆنلاینە لەبەرەوەی ئیشەکەی من زیاتر ئۆنلاینە ویستم شارەزاییەک پیاکەم و بتوانم خزمەتێکی زیاتر بە خەڵک و بەخۆشم بکەم زانیاری بۆ ئەو کەسانی کە بەشداریەکەن. لەبەرەوەی وەرکشۆپ بکەمە من هیوادارم ئەم وەرکشۆپانە زیاد بێت و بەرچاوڕوونی بۆ ئەو کەسانە زیاد بێت کە بزنس ئۆنلاینەکەن یا ئیشی خۆیان هەیە دوکانیان هەیە یان لە بازاڕە لە هەر شوێنە ئیشەکەن بەڕاستی زۆر بەسوودە ئەم وەرکشۆپانە. ئەم خولانە بە بەردەوامی بکرێتەوانێت بۆ گەنجان چکا گەنجان ئەو چینەی کۆمەلگا کە ئەتوانن کۆمەلگاکە بەرەو پێشەوە بەرەوە ئەوان بڕبڕی کۆمەلگاکەن زۆریش وەلاندراون لە لایەنێکەوانێ بۆی زۆر گرنگە گرنگی زیاتریان پێ بدرێت. یەک لەو زانیاریە زۆر باشی کە لەم کۆرسە وەرمگرت ئەوە بوو کە شێوازی مامەڵی دروستی فرۆشیار و کڕیارم بۆ ڕوونبەوە. کردنەوەی ئەم جۆرە وەرکشۆپ و خولانە بۆ کەسانی وەکو من کە ئەیانەوێت لە داهاتوە بنە خاوەن بزنسی خۆیان یاخود بزنسێکی بچووکیان هەیە پێویستە فەندێکی زۆر باشە بۆ ئەوان بۆی بتوانن لە بارەکەی خۆیانە زیاتر پەرە بە بزنسەکەیان بن و لە داهاتوە بشێوەیەکی زۆر باشتر و پرۆفشناڵانەتر بزنسەکەیان دابنەزێن. زۆر سپاس بۆ هیوا فاوندیشن کە وەرکشۆپێکی لەم جۆرەی بۆ ئێمە ئامادە کرد، چونکە بەڕاستی لە ئێستادا بۆ گەنجان زۆر گرنگە نەک تەنها لە بواری سێر لە هەر بوارێکی تردا بێت زانیاری وت کۆ بکەینەوە. سپاس دووبارە بۆ هیوا فاوندیشن و بۆ کاکتەها کە توانی ئەم وەرکشۆپە بۆ ئێمە ئامادە بکات و وە سوودێکی زۆری لێ ببینی.